بەخێر بێن سەرچاوان کەناڵی پێیام کە کەناڵێکی گەینەری پەیامی خەڵکە زۆر بەخێر بێن. زیاتر لە 2 ملیۆن داری لەناوە ئەو عەردانە. ئەوە مەرعا و زەوی گوندێکە کە خەڵکانێکی زۆر لێرانە سەرپەرشتیەکەن، هەموو خەڵکەکانش بێ موچە و بێ معاشن. ئێستا بە زۆرە ملێ دەیانەوێتن ئەو عەردانە داگیر بکەن و تەوزیعیانکەن. زیاتر لە 2000 دۆنمی عەردە. ئاخر 2000 دۆنم عەرد کەم نییە. پاشان گوندێک لەو تەنشتێت و 2000 دۆنم عەردی لێرانە تەوزیعکە ئەو گوندەی تێکەدەی. خەڵکانێکی عەشایر تێرەدایە. ئەو کەسەی دێرێ عەردی وەرەگریتن کاکە هەندێک شتەیە لێ قبوڵ ناکرێتن. یعنی دووسێ کێشە دروستە بن لەو بابەت. یەک ژینگە تێک ئەچیت کە زیاتر لە 2 ملیۆن دار لەناو ئەچیت. دوو ئەو کەند و چاڵانە بە هیچ شتێکی پڕنابنەوە بەگران لەسەر حکومەتی ڕادەوەستی. خەرجێکی دەقاتی ئەو عەردانە کە قەتعی لێرە 15-20 وەرەقەی ناکاتن. خەرجێکی وای لەسەر ڕائەواستێتن. ئیدی شتەکە وای لێ هاتیە کە دەڵێن ئەگەر نەماندنێ هێز دەنێرین. دوێنێ ئەو قسەیان بەمە گوتیە. هێز دەنێرین، هێزیشانینا ئیدارەی سەربەخۆ. ئیدارەی سەربەخۆی سۆران کاکات و سەربەخۆی لە بڕیاردان لە حکوومەتی. بڕیارەکانی حکوومەتی جێبەجێ بکەی لەوەی سەربەخۆی، خزمەتکردنی خەڵکی سەربەخۆی. لۆ ئەوەی سەربەخۆ نیت بێی تەشهیر بە خاچی خەڵکانێکی ڕەسەنی ئەو شارێ بکەی. ڕەسەنترین قەوم لەناو حەوزی سۆران بادلین. ئاخرەت و دێی خاکم داگیرەکەی لەناو ببەی پاکتاومەکەی کاکە جێگەی قبوڵ نییە، لێشت قبوڵ ناکەین. بەتەنیا نیمە 300-400 نەفرم دەگەی. ئەگەر بەتەنیاش بم هەر قبوڵی ناکەم. ئەوە تعدایە، تعداش قبول کراو نییە. ئەگەر قبولت کرد دین و ئیمانت وەرناگیرێ. هەم لە ڕووی شەرعەوە هەم لە ڕووی عورفەوە وەرناگیرێتن ئەتوو تعدات لێ بگرێت و خۆی کڕکەی. ئاخر 1 ملیۆن دارت لە هەولێرێ چاند کاکە ژیان ئەتوو دوو شت هەیە. یەکەچیان ئەتوو 2 ملیۆن داری لێرە لەناوە بەی. ئەوە یەکیان هەر لەو سەرەی دیسە جارش کە تەسوێرم لەلایە شارش کە دروست کرا زیاتر لە 500 داری تەمەن 70-80 ساڵیان هەموو بنەبڕ کردو لە ناویان برد. یعنی بڕیان و فڕیان دا ئێستا پشت ماڵی منە هیچ فێنکاتێکی لێ نییە. ئەو پێشکەی دنیا هەموو دێتە ماڵم کاکە ئەو هەموو کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئەو خەڵکانە. ئەتوو ملیۆنێک دارت لە هەولێرێ چاند 2 ملیۆنی لێرە تێکەدەی. ئەتوو لێرانە خەڵکی لێرە تەسحیدایە تو عەردی لێرا دێ خەڵکی 15 وەرەقەی ناکە. فەرمانبەری قوڕوەسەر ئاگای لە هیچ نییە هەر ئەرێ من عەردی وەرەگرم. کاکە تو عەردی وەرناگری ئەتوو بەڵایەکی وەرەگری لێرانە. فەرموو با ئەمە لەناو ببن با بدەنە فەرمانبەری. بزان فەرمانبەری ئیسفادەی لێکە لە هەولێری عەردە دێتە خەڵکی 6 دەفتەر دۆلاریەکە. لێرە 15 وەرەقەی ناکە وەڵڵاهی ئەوە دوورە شارە بە حەیاتی خۆی ئاوەدانی ناگاتی. ئەڵێن وەڵا کارەبا بێن ئاوێ بن کاکە هیچ شتێک ناگات ئێرانە. وەڵڵا با فەرمانبەریش لەسەر خۆیان بەجوابێن بڕێن عەردمان ناوێت لە منتیقەی. ئەمەش وەچی خەڵکی دیکە مستەفید ببین لەو خاک و نیشتیمانەی کە تەسحیەماندایە.